باوکەجان ئەو ئاوی ساردم بۆ هێنای کوڕماوی سار ناخۆم قوڕگماتۆتەوە یەک حەزم لە ئاویشی لە تێنا ئەی باو کەسە تۆتێ گەرمە سادی کە چوم سەهۆڵاوم بۆ کرد چی لێ بکەم وەڵای شتێتە کردم بە قورآن ناخۆم ڕۆڵە ئەرێ تۆ چی کوڕە باوکە چی تۆکی من لە سەعات دەی بەیانی و لێرە وان نیوەشەوە تازە بەم نەڵیشی من کوڕەکەتم کوڕەکە پیاوی مۆلی دەکەی لا حول ولا قوة إلا باوکە من سەمیری کورتم سەمیر سەمیرە چیە سەمیرەی کچەم هەرێ بەکوا کچمانە ناوی سەمیرە باوکە بە قورآن خەریکە تێکمێتەوە ئەی تۆ کامیانی من سەمیری کورتم باوکە بۆ وام لێکەی بە قورآن شێت مەکەی تۆ ها ئەی ڕۆڵە تۆ بۆ تۆ میوە هێناوە خیارێکی بۆ قاشکەم ناوەڵا حەزم لێنی حەزم لە ترۆزیە خوا عکسی ترێ بۆ وێنە مەڵی حەزم لە گێلاسە قۆخە بۆ وێنەوە حەزم لە نازانم هەڵوژەیە ئەی بۆ بە مناڵی ئەو نردم ڕۆژی کالیارێک تەخوا بە تشکرەوە سە بۆ نایخۆی تۆ بە مناڵی بنێ ناسی تو باوکمی دەی هاوار باوکەی جان تۆ بۆ واکەی بە قوربانە من هەڵم باشە ڕۆڵە دایکە بۆ نەهاتەوە لەکوێ لەسەر قەبران ناچوو سێوم بۆ بێنێ تا ئێستا سێوەکەی نێناوە کوڕە باوکەی هاوار بۆ شێت مەکەی ئەوە کاتی ڕاپەڕینەکە بوو دایکەمە نار بۆ سێ و تڕێلیە پان بۆ بە عەرزەکە بەخوا بە شتفرێ لێمان کردەوە یعنی چی لێ ها مرد تازە چاوەڕێ سێوەکەیت ئارە وەڵا لا حول ولا قوة إلا بالله سنابێکی پیاکەم ئاخ باوکە ناخۆم ڕۆڵە تەبیعەتم ناچێتە سەر سناب نەیکەی کول هەر تیکەیە ئەوە هاوڕێیان ئازیزان باوکم نەخۆشە خڵەفاوە دوعای خێرمان بۆ بکەن دوعای خێرمان بۆ بکەن بە ئاکتیڤمان بەرز بێتەوە ئەرە ڕۆڵە سەمی دێت تۆ زەباییە چی بایم باوکە ئەمەی کە لە سەری پاڵکەوت و پاڵێ جۆلانەکە ئەوەش بڵێ پاڵنە بایە جوان نییە ئەوە چێ بوومە لەرزەیە مولەرزەنی ئەو جۆلانەکە بوو درگاشە ئەیاخوا فەرمونون کاک نیعمەت دە فەرموو کاک نیعمەت بەڵێ بەڵێ فەرموو سلام علیکم کاکە سەردار چۆنی باشی خاڵێ لە چیای سەرچاوەکەم ئەحواڵت چۆنە دەنگ و باسێ تۆ باشی نیعمەتخان نزیکە گەڵایۆشخان یاخوا بەخێر بێت گەورەتان کردی قوربان مام قەی چۆنە وەڵڵاهی جا مام قەیس چۆنە بەخوا کەس ناناسێتەوە مامە قەیزگیان چۆنی گیان گەلاوێش خان سکور باشی بەخێر بێ یاخوا شەرەفم شانسی ئێوەیە ئەها باوکم بەس مێی ناناسێت ئەرە خۆت و کەس ناناسێتەوە چی بکەم ئەڵێم جەعفەر چۆنە باشە شکۆر جەعفەر کیە مامە قەیس پرێ مێردەکە و ناوی چی بوو وەختی خۆی ئایا قەینا دەوازی لێ بێنەر ئەمە ناوی چی بوو ئەوە نیعمەت نیعمەتم ناوە نیعمەت ئەڵێم نیعمەت بزانە گەلاوێشخانم بۆ تەرتیب ناکەی شوم پێ بکە جوانە وڵا جوانە ڕوێن ئەمە عیبە کاکە کاکە خۆچی بکەم باوک بۆ خڵەفا بە قوربان لێ مەگرە ئەی باشە خەڵافای بچون و قسەز لاکە وەرە قەتەکەی تێکەی تشتەکە ئێوە عەسەبی مەبن شتەکە ئاواهیە کێتان ناخۆش نەبێت خوا وتم با نەچین دەخەی ناکە باوکم کاکە وازی تۆ ئەڵم خۆی پیس ناکات باوکە واللهی بەرە وەڵڵا وا گەڕم دایبی ئەکسلارزم دەست ناکەوێت چی لێ بکەم دایبێ گەورەکەی بۆ بکڕە حەمە گەورەکە بەخوا ئەگەرم جای دەستم نەکەوتووە لە تەبەتانی پێ هەڵگرم مەگەر نانەبەتانی چی بەس ڕەحمەت لە شیرێ ئەو لای وا هەیە کاکەنە و تەمەن و خوان پیسەکەن فڕیانێ لەسەر جادا من ئەوە باوکمە غەزبە لەسەرم خزمەتی کەم دەست و خۆش هێوا ناڵێ وای دەست و خۆش بارەوە دەست و خۆش بێ ئەڵێم حەزی لە چیە مامە قەیس بۆ بکە بەیانی وەڵا بۆ من بە قوربان حەزم لە هینە شۆڕنا زۆڕنای چی شۆڕنا هینە ئەوە ئەزانین چۆن باوکم نقطەکان سەروژێر بە ئارەزی خۆی یاری پێکە مەقسەی شۆربایە جا نقطەکە هێناوەتە سەرەوانێ بۆ یەکەم قەرە خرمانیشی بۆ لێنم گۆشتیشی بۆ سوورەکەم و بەیانی بۆ تانێن قەرە چییە؟ قەرە خەرمان ئەوە نێ وەکو ساوە خزمانە؟ ئامۆزامانە ئامۆزامانە ئەڵێ بڕۆڵە ئەمە چی ئەمە خزمی یەکنم دوانە؟ ئەمە باوکە بۆ خاتی خۆشن و مێردن ئەگەر خوشکێتی بۆچی لێم مارە ناکات پۆی ئاخر باوکە خر معقول نییە ئەوە نیعمەتخانە ژنی گەلاوێشخان کاکە داوای لێبوور نەکەم بەخوا مەسەی لێ تێگاوە ئەزانم بەخوا باوکە سەری تۆش تێوان تێگاوە چی بکەم وازم باش نییە و قەیناکە خوا فرسەتێ با بڵێ هەر بە ئیمان کەفتەکاری سەر جێگانە بێ ئەوە بڵێ ئامین هەلام مالە دەنێ گەلاوێشخان ئێمە ژوامان لێ ئەرە بەخوا ئەگەری ئێوە ئەمانە خزمەت دەکەن ئێمە کێ خزمەتمان کە ئای ئەو لای ئەم ڕۆژە ناخۆم چی ناخۆ هیچ ناخۆم بەخوا
نەنە بەیانی چێشتوناتان بۆکەم هەسەدی بابڕین وعسیتان کێشا بابڕین ئەسێن نییە کاکم ناکەم بە تەنیایە لە خزمەتان نبووین یەخوا بەخێر بێن ماڵتان چیە باجی نعمە دەڕوا باجی نیحمەتی چێەوە تۆ بۆ هەر شەکلەکەی دێ خەی ناکە خوا حافیزتان بێ خوا حافیزتان بێ بەخێر بێن یاخوا هاتان لەگەڵ ئەرێ باوکە تۆ بۆ حای منێ برد بۆ چی بۆ چێ بهات کورە و میوانانە ئاخەدە دوو قسەی ڕێک و پێکم کردایە وەڵا ئەو ژنە جوواکی لە بۆ بۆچی بۆ مارە نەکردم شۆڕ ناکە و جوانە بەڵێ والله سلام ئەدێ کوڕم بۆ ئەوەتان پێچ و ڕۆڵە والله باوکە ئەوە لەو مارشێدە و دۆزە سناو پشتمان کرد و خۆمان هین کرد حەزیان لێ بوو سەلیم بەخوای تر شتێ لەو بابەتە کاشمار باشە هیچی تیا بوو والله باوکە بۆ پارە نەما کرد ئەی والله کابرات زەیتونی تازەی بۆ هاتبوو ئەوە نیای نێژە پیاڵەیەەکە یعنی بوو ئەمەنە زەیتون خۆتان سووک و ڕسوا کرد چیە باوکەچم بۆی بێتاقەتی ئەرێ ڕۆڵە بەما خۆفە ئەم مناڵەورتکانە چیە لێرە ئەرە باوکە تۆ جاری بێتەنگ بە مشکی دەمانی تۆ من ناناچێتە ئەو لایەکانی من نەناسیتەوە باوکە دەبەستە خودت بێت تااقەت مەکە ئەزانم بۆ باپیرم دڵتەنگی شەڵا چاکە بێت وەرە بابە جۆرەکە مەسەلە باوکتان نییە مەسەلە باپیرتان نییە ئەی ئەکتیوی پیجەکەمان سفرە هەرە ماڵا باوکە والله ئەمزانانی بە هەستی بۆ باوەگەرە بێتاقەتی ئەزانی چۆن هەرچیتان کردوی بۆم هەڵسێنن چی باوکە ئەکتیوی پیجەکەمانی حەل ئێ باوکە من پلانێکمەیە ئی سبەینێ مەشهدێکە ئەیکەین بزانە ئەکتیڤمان ئەفرەیانە دەدەی